ئەوە وێنەی چەند سەدە ساڵ لێو پێش نییە ئەوەی دەبینێت کە ئەو ڕۆیە کە هاوڵاتیانی ئەو گوندە داوای حەق و مافی خۆیان کردووە تەنیا داوای جادەی قیریان کردووە کەچی بە برسانی سەنگەسەر لە جیاتی وەڵامدانەوە لە جیاتی بەدەمەوە هاتن کارەبا و ئاوی ئەو گوندە بڕیوە سیر کەمزان ئێمان گراتەوە چ سەدەیەک خەڵکی ئێستا خەڵکی ئاشوران نە ئاوی هەیە نە کارەباشی هەیە خەڵکەکەشی سیرکردنەوە تا ئاگر ببینن ئاگریان کرێتەوە بۆ خۆگەرمکردنەوە بەڕاستی شەرمە بۆ بەپرسانی ناحیە سەنگەسەر لە سنیارەکە داواکاریەکی بچووک ئاو کارەبا لەسەر هاوڵاتیانی خۆیان دەبڕن کێشەکەشمانەرەوە نییە کێشە لەگەڵ حکومەت بێت کێشە شخصیان لەگەڵ ئەو مدیرنەعیەیە ڕاستی ئەو مدیرنەعیەیە کێشەی وا گەورە کردووە دنا هیچ مشکلەشمان نەبووە ئەو مدیرنەعیە وعدێکی داوە وعدەکەشی بەغیلاف بوو هەتا ئێستا وعدێکی نەداوە لەو سنوورەی جێبەجێ بکرێت هەر وعدێکی دابی ئیلا قسە بووە تەواو هیچ ئەوەکی وعدی جێبەجێ نەکراوە ئەمە داوام کردو داوای زادن کردەوە هاتووە کارەبای بڕیوە وەکو شخصی شەکەی جێبەجێ کردووە نەک بڵێ شتێک بێ ئەمە شتێکی ناقانونی کرد بێ ئەمە پێنسەیرە تا ئێستا مدیرنەعیە خەڵک دەستخۆشی لێ دەکەیان بڵێ مدیرنەعیە هەیە بوونی چییە و نەبوونی چییە هەر نەبێ باشترە ئەگە دەسەڵاتی